بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت لە شاری سلێمانی و من یادگار فایقم ئەم ئێوارەیەش لەگەڵتان هەبم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژی ئەمڕۆمان دوو تەوەر لە خۆوەگرێ لە تەوەری یەکەمیان لەگەڵ جەنابی کاک عەبدوڵای موحتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران گفتوگۆکەمان دەست پێەکەین. لە ئێستادا لە پەرلەمانی عێراق ژمارەیەک لە ئەندامانی فراکسیۆنی دەوڵەتی یاسا بەنیازن یاخود چۆتە بواری جێبەجێکردنی شەو هەنگاوەکانیان بە شێوەیەک لە شێوەکان پرۆژە یاسایەک پەسەند بکەن بۆ ئەوەی بە یاسا ئۆپۆزیسیۆنی کوردی سەر بە ئێران ئەوانەی کە لە باشووری کوردستانیش حزوریان هەیە و لە ڕۆژهەڵاتیش چالاکیان هەیە چەکیان بکەن وەکو خۆیان ئاماژەیان پێداوە یاخود دەریان بکەن. لە ئێستادا قسە لەسەر ئەوە هەبوو ئەمڕۆ 6 پارتی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات لە باشوور پێما بێت لە بارەگای ئێوە بوو کۆبوونەوە بۆ قسەکردن لەسەر مەترسیەکانی ئەمە چۆن هەنگاوی بۆ بنێن چۆن کار بکەن بۆ ئەوەی بەرگیری لێ بکەن و ڕێگیری لێ بکەن و چۆن لەگەڵ پارتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان فراکسیۆنەکانی پەرلەمان کەسایەتیەکان ئەوانیش بێنە سەر خەت و بۆی لەگەڵیان نەدانیشن و ئەمە بە ئەنجام نەگات. ئێمە لەم بەرنامەیە هەوڵ دەدەین قسە لەسەر یەکڕیزی نێوماڵی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەین، چۆن کار لەسەر مانگاواکەم، چۆن هەوڵەدەن نێوماڵی خۆیان ڕێخەنەوە بۆ یەکدەنگ و یەک ڕنگ بن، سەبارەت هیچ نەبێ، سەبارەت بەو پرسانی تایبەتن بە کورد. وامانەوێ بزانین داوایان لە حکوومەتی هەرێم چییە، داوایان لە حزبە سیاسیەکان چییە، داوایان لە پەرلەمان چییە و قسە لەسەر کۆنگرەی ڕۆژهەڵاتەکەین، گرنگی ئەم کۆنگرەیە لە چییە، کەی هەنگاوی بۆنێن و بە شێوەیەکی گشتی قسە لەسەرم خاڵاناکەین. من زیاتر ناڵێم، هیوادارم بە دیارمانەوە دانیشن. مامۆستا زۆر بەخێربێی. سپاس بۆ ئێوە و سڵاوێکی گەرم بۆ بینەرانتان. گەرمتر بۆ ئێوە. ئەمڕۆ لە بارەگای بڵین کۆمەڵی شۆڕژگێڕی کوردستان ئێوە لەگەڵ 5 پارتی دیکەیە کۆبوونەوە. بەڵێ. پارتەکان کێ بوون؟ پارتە سیاسیەکان و بۆ دانیشتن و مەبەستان چی بوو و بەچی گەیشتن؟ ئەو پارتانەی کە ئەو 6 حیزبە کە هەموو یا لەوێ حزوریان بوو یا لایەنێکیان کە نەهاتبوو نەیتوانی بوو خەڵکی دیکەی کرد بۆ نوێنەری خۆی. ئەو 6 پارتە بێزگە لە ئێمە بریتین لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران، لە حیزبی دموکراتی کوردستان، لە ڕێکخراوی خەباتی کوردستانی ئێران، لە کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵەی حیزبی کۆمۆنیستی ئێران. باش، کێ حزوری نەبوو؟ برادرانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان بە دەلیلی تەکنیکی بۆ خۆیان وتیان پێیان نەکرابێن لە ئاخر سەعاتدا، بەڵام وتیان کاک ئەنوەری محەممەدی کن بەرپرسی پەیوەندیەکانی ئێمەیە بەویان ڕاگەیان بوو کە وتویان ئێوە نوێنەری ئێمە بن و ئێمە ناتوانین بین، بەڵام لە هەموو هەنگاوەکاندا لەگەڵین، بۆیە لە هەموو هەنگاوەکاندا لەگەڵ دەبنەوە. بەڵێ، باسی چیتان کرد، بڕیاری چیتاندا؟ دیارە کە داوا کرا ئەم حیزبانە ئێمە بە باشمانزانی ئەم حیزبانە هەموو کۆب بینەوە داوامان لێکردن و خۆشبەختانە ئەوانیش هەموو هەستیان بۆ کرد کە کارەکە پێویستە لەسەر یەک شت بوو. دیارە شت زۆرە بۆ باسکردنی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات و بابەت زۆرە بۆ کاری هاوبەش، بەڵام ئەمەیان تەرخان کرابوو بۆ یەک شت، ئەویش ئەوەیە ژمارەیەک پارلمانتارانی عێراقی کە وا دیارە زۆرتر سەر بە لیستی دەوڵەتی یاسان، فراکسیۆنی دەوڵەتی یاسان، ئەوانە قەرار وایە ئەو تاوجێ ئێمە بزانین هێشتا ئەو پرۆژە یاسایە بەڕەسمی پێشکەش نەکراوە بە پارلمان، بەڵام نووسراوەتەوە، بەڵام نووسراوەتەوە و ئەو شتەی تێدایە کە جەنابەت لە سەرەتای بەرنامەکە باست کرد چەککردن و دەرکردنی حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی کوردی ڕۆژهەڵات. ئەم حیزبانە لە خاکی عێراق بوونیان نیە، لە خاکی کوردستانن، لە خاکی باشوورن. بەڵێ. ئێوە لە ناو عێراق حزورتان هەیە؟ لە خاکی عێراق؟ لە عێراقی بێ هەرێم نەخێر، ئێمە لە هەرێمی کوردستانین، بەڵام تا وەختێک کە
هەرێمی کوردستان بەشێک بێ لە عێراق بەم حیسابە لە عێراقی بەڵێ بێگومان ئێمە ئەوە بە هەنگاوێکی زۆر خراپ و بە چۆن بڵێم بە دەست پێشخەری ئاوێکی زۆر خراپە دەڕژێ ئەمە و پێمان وا بوو هەر لە سەرەتاوە دەبێ پێشی پێبگیرێ و هەر لە سەرەتاوە دەبێ لە قاو بدرێ و لە سەرەتاوە بوەستینەوە بە هەموو لایەکمان لە بەرابەریدا بۆیە کۆبووینەوە لە کۆبوونەوەکەدا خۆشبەختانە کۆبوونەوەکی زۆر چاک بوو زۆر تەبایانە بوو زۆر بەڕێککەوتن چوینە پێشەوە ساغ بووینەوە لەسەر ئەوەی کە ئێمە لیژنەیەکی شەش کەسی لە نوێنەرانی بەرزی هەر شەش حیزبەکە پێک بێنین و ئەوان ئەو بەرنامەی کە بۆشیان داڕژا هەر ئەمڕۆ بەرنامەی کاریشیان بۆ داڕژا و هەمووی یەک بووین لەسەری بەرنامەی کارێک کە بۆیان داڕژاوە ئەم هەیئەتە هاوبەشە بتوانێت بەڕێوەی بەری مامۆستا قسە لەسەر ئەوە هەیە ئەوانەی بە شێوەیەک لە شێوەکان خاوەنددارەتی ئەم پرۆژە یاسایە ئەکەن کە پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کورد لە ڕۆژهەڵات چەک بکەن و دەریان بکەن لە عێراق یاخود لە باشووری کوردستان شیعە و قسە لەسەر ئەوە هەیە گەر ڕاشکاوانەتر قسە بکەم شیعە لە شیعی عێراق لە ئێرانەوە نزیکن گەر بڕیارەکانیان لەوێەوە نەدرێت ئەمە ڕەئی من نییە ئێوە چی ئەکەن ئەگەر پرۆژە یاساکە بوو بە بڕیار و پەسەند کرا کە ئێوە چەک بکرێن و دەربکرێن چی ئەەکەن یعنی پلانی بی خۆتان ئاشکرایە لە بەرچاوتان یان پێتان وایە کە ئەم شتە مەحاڵە و ناکرێت ناتوانین بڵێن مەحاڵە دیارە مەرج نییە هەرکەس شیعە بوو حتمەن پیاوی ئێران بێ بەڵایەکی ئەوترێت نزیکترن بێگومان نزیکترن بەڵام بەعزێکیان هەر بەڕاستی پیاوی ئێرانە ئێمە پێمان وانییە ئەم پرۆژە یاسایە هەڵقوڵاوی پێداویستیەکانی عێراقە هەڵقوڵاوی هەرێمی کوردستانە هەستەکەن تەوقیتەکەی بە لە بەرچاوگرتنی دۆخی عێراق بە لە بەرچاوگرتنی ناسەقامگیری بە لە بەرچاوگرتنی هەموو ئەو کێشانەی عێراق بەدەستیەوە ئەناڵێنێ تەوقیتەکەی و قسەکردن لەسەرەوەی ئێوە دەربکرێن و چەک بکرێن تەوقیتێکی گوماناویە بەڵێ لە چەند شتەوە ڕەنگ بێ سەرچاوە بگرێ یەکیان پێش هەموو شتێک وەک بە کوردی دەڵێن ئەمە فیتی ئێرانە ئەمە ئاجێندای ئێرانیە لە پارلمانی عێراق بەڕێوە دەچێت ئەمە درێژەی دژایەتی ئێرانە لەگەڵ کوردستانی ڕۆژهەڵات و لەگەڵ حیزبەکانی کە خەریکە لە مەیدانی عێراق بەڕێوە دەچێت لە بیرتان نەچێت ئێرانیەکان نەجارێک بارەها وتویانە کە ئێمە شەڕی خۆمان لە دەرەوەی سنوورەکانمان دەکەین ئەمە شەڕێکە لەگەڵ کوردی ئێران بەڵام لە دەرەوەی سنوورەکانیان و بەدەست خەڵکانی تر خەریکن دەکەن بۆیە ئێمە ئەوە بە یەکەم هین دەزانین بە یەکەم هۆکاری هاتنە ئارای ئەم باسە دەزانی دوو هەمیش ئەوەیە ئینتیخابات دەبێت لە عێراقدا ئەمە ڕنگ بێ وەرەقێک بێ کارتێک بەڵێ وەکو هەڵمەتی هەڵبژاردن خۆیان خۆشەویست بکەن بەم جۆرە قسانە لای بەشێک لە قاعیدەی خۆیان و جوابی ئێرانیشیان دابێتەوە و پشتگیری ئێرانیش بەم جۆرە بۆ خۆیان تازەکردنەوەی وەلا بۆ ئێران من پێم وایە هەر بە ئەسڵ ئەجێندایەکی ئێرانیە و بڕیارەکەشی پێم وایە لە تاران دراوە نەک لە بەغدا بەڵام لە بەغدا بەڕێوەی دەبێت باشە ئێوە زیاتر ئاگادارن و ئێمەش ئاگادارین ئەزمموی مجاهدینی خەڵقەیە بینرا چیان لێکرا و بینرا لە نەیاربوونیان بۆ کۆماری ئیسلامی ئێران چیان بەسەر هات ترسی ئەوەتان هەیە ئەزمموی مجاهدینی خەڵق لەگەڵ ئێوەش دووبارە بێتەوە ئەم دوانە زۆر جیاوازن لە یەکتری دیارە لە هەرتکیاندا ئاجێندای ئێرانی هەیە و هەرتکیانیش بەدەست پیاوانی ئێران لە بەغدا بەڕێوە دەچێت ئەوەی مجاهدینیش جنایەتێکی زۆر خراپ بوو کردیان چونکە ئەوان بە حیساب دەبوو لە پەنای یاسای عێراق بژین دوایەوەی چەک کرابوون و ئەمریکا لە زەمانەتی کردبوو گارانتی کردبوو کە دەپارێزرێ گیانیان چەکدانێن گیانتان دەپارێزین بەداخەوە ئەمریکای دەورەی ئۆباما نەیکردە و کارە بە عێراقی نەگوت وامەکە ئەمە ئەوان بوون
بەڵام ئێمە فەرق دەکەین لەگەڵەوە. ئێمە لە هەرێمی چییە؟ ئەخر فەرقمانەوەی کوردی باش فەرقمانەوەیە لە هەرێمی کوردستانی فەرقمانەوەیە ئێمە هیچ پێشینەیەکمان نییە کە خراپەیەکمان نە لەگەڵ میلەتی عێراق نە لەگەڵ وڵاتی عێراق کردبێ نە بەدژی کورد نە بەدژی شیعە نە بەدژی سونە نە بەدژی هیچ کەس. ئێمە دەستمان لەگەڵ حکوومەتی سەدام تێکەڵ نەبووە دەستمان لەگەڵ هیچ خراپەیەک تێکەڵ نەبووە. ئەوە بەگشتی اینجا دووەم ئێمە کوردین ئێمە پێشمەرگەین ئێمە حیزبی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵاتین ئێمە نەک هەر بە دڵ و گیان و عاتیفە بە کردار بە لەباری بابەتی و ئۆبژێکتیڤەوە ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ ئەم هەرێمە و لەگەڵ ئەو وەختەی کە چ حتا تەنانەت زمانی سەدامیش بە تایبەتی ئەم جارەی ئەخیریان کە داعش هاتووە و ئەو هەڕەشە گەورەی لەسەر کوردستانی ڕۆژهەڵات دروست کردو ئێمە بە ئەرچی خۆمان زانیوە وەکو پێشمەرگەیەک خزمەت بکەین لە بەرەکانی ئێوە بۆکو هێزی چەکدار لە باشوور بوونتان هەیە ئێمە بەڵێ هەمان پارتە سیاسیەکانی دیکەش ئەوانەی بڵین لەگەڵ ئێوەن و پارتی ئۆپۆزیسیۆنن بەڵێ ئێمە پێویستە ئەخر ڕاستە ئێرە هەرێمی کوردستانە و وڵاتێکی دیکەیە بەڵام سەدان کەس بەدەستی عەوامیلی ئێرانی و بەدەستی کەسانی ئێرانی یا سەر بە ئێران تێرۆر کراون بۆ چەند کەس پێ دوایە هەست ناکەن بە وێنەکانیان لە باشوور زیانی بۆ ئەزمموی وەکو ئەوترێت تا ئێستا ساوای حکوومەتی هەرێم هەبێ چێ پێم بڵێ چێ بەقەد ئەحزابی کوردی ئێرانی بەرپرس بووە بەرامبەر بە ئەزمموی هەرێم. ئێمە هیچ نەکتەنیا تێکدەریمان نەبووە بۆیان نەتەنیا زیانمان بۆ بەرهەم نەهێناون باش بەڵکو ئێمە داکوکی کار و پشتیوانی ئەم ئەزمموە بووین بەی خۆمانی دەزانین ئێمە خۆمان بە خاوەن ماڵ دەزانین لێرە ڕاستە ئێمە کوردی ئەو ماڵەتان لەگەڵ کراوە بڵێ لە عاتیفەی خەڵکدا لە دڵی خەڵکدا لە هەموو شتێکدا ئێمە ئەومان پەیوەندیتان لەگەڵ وڵاتانی دیکەی خۆراوە لەگەڵ ئەمریکا لەگەڵ بریتانیا چۆنە و چۆن بەنیازن تەوزیفی بکەن و بەکاری بێنن لە بەرژەوەندی خۆتان بە تایبەت لەم کاتەیە کە مەترسی چەککردن و دەرکردنتان هەیە. من پێم وایە ئەگەر کاری پێم وانە ینی دانیشتون لەگەڵیان ئەسڵەن بۆم ناچێتە عەقڵمەوە کە ڕۆژێک لە ڕۆژان حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکانی ئێرە و پێشمەرگەی کوردی عێراق بێتە سەر ئێمە بۆ چەکردنمان شتی ئەوە ناتوانم تەسەور بکەم وەکو ئەگەرێک ئەخر ئەگەر بڵێن هیچ شتێک مەحاڵ نییە دەتوانین قسەی لێ بڵێت. بەبستم لە پەیوەندیتان لەگەڵ ئەمریکیەکان ینی پەیوەندیتان لەگەڵ ئەمریکیەکان هەیە هەبووە بەنیازن لەگەڵیان دانیشن بەنیازن ئەم پرسیان لەگەڵ تاوتێ بکەن بۆ نا ئێمە لەگەڵ دنیای دەبێ بێهێنی نەگۆڕێ دیارە ئەوە لە ناو خۆ دانیشتن ڕەنگە بە شێوەیەک لە شێوەکان یان لە نێوان کەوانەیە کە کوردبینی بێت و دواتر بە زەرری و زیانی ئێوە بکەوێتەوە. کاگە یادگار ئێمە پێویستمانە وەکو کوردی ڕۆژهەڵات کە بە تایبەت لە چاوپارچەکانی دیکە خۆمان بە مەغدور و پشتگوێ خراو دەزانین ئێمە دەبێت سکاڵای خۆمان و عەرز و حاڵی خۆمان بەرینە هەموو دنیایەک بۆچی نابێ لەگەڵ دنیا پەیوەندیمان بێ ئێمە هەر لەنێو خۆمان بە کوردی قسە بکەین و زووخاو هەڵڕێژین بە ئەنجەیەکمان ناگەێنێ ئێمە دەبێت ڕوو بکەینە دنیا و بۆ ئەوەی جا دنیا کردوتانە ئێمە وەکو حیزبی خۆمان کردومانە زۆریشمان هەوڵ بۆ داوە بەڵام ئەگەر بمانەوێت جا دنیاش گوێمان بۆ بگرێ هەرەوە نێت تۆ بەرەو دنیا بچی دنیاش گوێت بۆ بگرێت دەبێ یەکگرتووبی باش لێرەدا لەسەر یەکگرتوویتان ئەبێت پەیامت چییە لەم بەرنامەیە بۆ حکوومەتی هەرێم و بۆ پارتە سیاسیەکان سەبارەت بەم پرۆژە یاسایە کە ئەیانەوێت دوای جێبەجێکردنی یاخود دوای کردن بە بڕیاری و ینی تەشریعدان پێی و کردن بە یاسا ئێوە ینی لە نێوان کەوانەیە کە لە یاساکەەوە هاتووە بمبورە ڕەنگە دەستەواژەیەکی ناخۆش بێت چەکتان بکەن و دەرتان بکەن. پەیامتان چیە بە حکوومەتی هەرێم و پارتە سیاسیەکانی باشوور؟ دوو ڕێگا هەیە یا دوو بواری گەورە هەیە. یەکەم بواری یاسایی کەەوە یاساناسان دەبێت بە وردی لێ بکۆڵنەوە قسەی لێ بکەن یاساناسانی ئەم هەرێمە ڕێگەی یاسایی هەیە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارەکانی بەغدا جێبەجێ نەکە
جا زۆر بڕیاری دیکەشی دڵتان بەوە خۆشە؟ بەڵێ ئەمە یەک ڕێگەی یاسایی، بەڵام بێجگە لە ڕێگەی یاسایی ڕێگەی ئەخلاقی سیاسی کە لە ئەگەر بێت و یاساژ ڕێگەی نەدابایە من دەڵم دەبێت ئەمە مەحاڵ بێ، ئەمە سوورترین خەتی سوور و سوورترین هێڵی سوور بێ کە حکوومەتێکی کوردی کە هەموو کورد هیوای پێبەستووە گویا ڕۆژێک بێت کوردی پارچەکانی دیکە دەرکە کاکە ئێرە پایگای هەمومانە، ئێرە جێگەی هیوای هەموو لایەکە نابێ و ناکرێشتی ئاوا بۆیە ناشبێ بە بڕوای من ڕووناداشتی ئاوا، بەڵام بە هەر حاڵ ئێمە ڕوو لە حیزبەکان، ڕوو لە فراکسیۆنە پارلمانیە کوردەکان، ڕوو لە حکوومەتی هەرێم لە هەمویان دەکەین ئەو وەفدە هاوبەشە ئەو هەیەتە هاوبەشەی کە دامان ناوە بێگومان بەرنامەی کاری هەیە ڕوو لە هەمویان دەکا و تەوەقعی لە هەموو لایەک بە ڕۆشنبیرەوە بە سیاسیەوە بە جەماوەرەوە بە حیزبەوە بە حکوومەتەوە ئەوەیە کە کاکە لە خۆمان گەرم و گورتر دیفاعمان لێ بکەن. یعنی ببوورە ئاوا دەڵم هیوادارم هیچ نێتە پێشەوە، بەڵام تەوەقعمان هەیە لەسەر ئێمە خۆ بەکوژدن، ئێمە لەسەر ئەوان حازر بووین خۆمان بەکوژدەین. باش گەر بڕوانیت هاوکێشەکانی ناوچەکە بە تایبەت تورکیا و ئێران ئەبینین لە باکوور سەرکردە کوردەکان زیندانی کراون و بە شێوەیەک لە شێوەکان وایان کردووە بێدەنگ بن و دووریان خەنەوە لە گۆڕەپانە سیاسیەکە و نەهێڵن کاریزمای کەسایەتی و کاریزمای کارەکانی خۆیان بەکاربێنن بۆ ئەوەی ینی لۆبیەکی بەهێزتر دروست بکەن و دەستیان بگا بە مافی زیاتری کورد لە باکوور. هەستەکەن بە شێوەیەک لە شێوەکان ئەمانە زیندانی کراون و ینی بۆچوونێک هەیە ئەو وترێت کە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە موامەرەیە لە کورد دەکرێت. لە ئێرانیش وەکو جەنابەت ئاماژەت پێدا وتت ئەمە فیتی ئێرانە خۆت وادوت. بەڵێ وای هەستەکەن ئەمە وردە بۆ لە قاڵبدان و تەحجیمکردنی کووردە لە ناوچەکە و قەتیسکردنیان لە باشوور وێنەکە گەورەتر ببینین گەر بڵێ گەر گەورەتری ببینین زۆر کەسەیە چاوی بە گەشە و پێشکەوتنی کورد هەڵ نایە، لەوەدا هیچ گومانێکمان نەبێ، ئێمە خۆمان دەبێ هۆشمان بە خۆمانەوە بێ، بەڵام بڕوای من ئەوەیە هەرەوە نییە بڵم هیوام وایە هەر لێکدانەوەشم وایە من زۆر بە زەحمەتی دەبینم تازە کورد بچێتە قاوغی جارانی خۆیەوە، پێم وایە تازە کورد گەیشتۆتە ئاستێک بە حاسانی سەرکوت و دەمکوت ناکرێت و ممکن نییە ئەم دەوڵەتانە هەمویان دەبێ مافی کورد بناسن بە شکلێک لە شکلەکان تاوجێی دەگەڕێتەوە سەر ئێران. ئەمن بە ئەوەش بڵێم هەزار خراپکاری بکەن و تەقینەوە بکەن و تێرۆر بکەن و فشاری یاسایی بێن و بەدەستی خەڵکی خراپە لەگەڵ بکەن و لەم هەرێمە ئەمە هەمووی قەترەیەکە لە ئۆقیانوسی گەورەی کوردی ڕۆژهەڵات. ئەوەی لێرە لەم باشوورە دەیبینن بە حاڵ نوکی کێوە سەهۆڵەکەیە. ئەگەر بەڕاستی حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات جەماوەریان نەبوایە، خەڵکیان نەبوایە، زیندوو گیاندار نەبوایەن لە ڕەگ و ڕیشەی میلیۆنەها خەڵکی کورد لە کوردستانی ئێران دڵنیا بە ئێرانی ژەوترسەی لیان باشە لەبەرەوە ئەمانە بشتوان ئەگەر فەرزی مەحاڵ ڕۆژێکیش بتوانن شتێک بکەن ڕاستە و خۆیان بەدەستی خەڵکی هەرگیز ناتوانن بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بفەوتێنن یا پاشەکشەیەکی گەورەی پێ بکەن. باش لە جەیەک 4 کەس دەگرن، 4 کەس ئیعدام دەکەن، 4 کەس شەهید دەکەن، بەڵام ئەم بزوتنەوە تازە لەوە گەورەترە. وەک من پێم وایە کوردی ڕۆژهەڵات باوەڕم پێ بکە ئەگەر ڕۆژی بێ کە هیوادارم زۆر دوور نەبێ ئەو ڕۆژە دەبینی ئەگەر لە پارچەکانی دیکە زیاتر نەکا و گەشە سندووتر و پێشکەوتن تووتر نەبێتکەن بە شێوەیەک لە شێوەکان دواکەوتون بە لەبەر چاوگرتنی یەک حەقیقەت لە دوای سەردەمیشە لە دوای 1970 هاتنی ئیسلامیستەکان بۆ سەر حکم لە ئێران و ئەگەر هەڵە نەبم لە زستانی 1970 کە ئێوە ئیتر چالاکیەکانتان و بوونتان لە ناو خاکی ڕۆژهەڵاتی کوردستان نەماوە هاتوونەتە باشوورەوە هەندێک دواکەوتون و
نێوماڵتان پەرتەوازەیە و یەکنین و یەکگرتوونین و بۆیە ناتوانن لە ئەرزی واقع لە ئێران ببن بە خاوەنی هیچ لەو خاکەی کە پێوترێت ڕۆژهەڵاتی کوردستانی گەورە. با من پێویستە یەک دوو ڕوونکردنەوە بدەم. یەکەم پاییزوزستانی 1970 سەرکردایەتی و هەندێک بنکەی ناوەندی ئێمە هاتە خاچی عێراق و خاچی کوردستانی عێراق پێشمەرگە نهات بە حەقیقەت وا بڵ. یعنی 10 ساڵ ئێمە خەباتی چەکداری چڕوپڕمان کردووە. دوای ئەوەش بە تیم و بە ئەملا و ئەولا پێشمەرگە چۆتەوە یا لە ناوخۆ بووە و هەر لەوێ پێشمەرگەمان هێشتۆتەوە بە نهێنی تر. بەڵێ ئەمە شتێکە، بەڵام 10 ساڵی پێچوو بۆ کۆماری ئیسلامی ئێران، نەک ساڵێک و 2 ساڵ. ئەمە یەک. دوو هەمیش زۆر دیار دەهەن کە نیشان دەدەن حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات مەحتەلی یەک دەرفەتیچ کۆڵەن. من زۆر جار وتومە 48 سەعات وەخت بدەن بە حیزبەکانی کوردستانی ئێران تازە لە ئەیلام و کرماشانەوە هەتا ماکۆ کێ وەخت بدات هەل دەبێ هەڵکەوێ. ئێمە بەهێزی خۆمان ناڵێن بێعیبوون، بەڵام هەلیش هەڵکەوێ لە دەستی نادەن. بە ئێستا یەکگرتوون؟ نە، ئێستا یەکگرتوونی ئەوەتانێ پرۆژە یاسایە کە کۆمەڵێک پەرلەمانتار ڕەنگە تەنها فشارێکیش بێت بۆ دەستکەوتێکی سیاسی ئێوەی کۆ کردوێتەوە. بۆچی لەسەر پرسی گەورەتر تایبەت بە بەرژەوەندیە باڵاکانی ئێوە لە ڕۆژهەڵات کۆ نابنەوە؟ بۆچی ئەوترێ نێوماڵتان پەرتەوازەیە؟ بۆچی ئەوترێ ئێوە یەکدەنگ نین؟ زۆر ڕاستە، ئەوە زۆر ڕاستەوە کەم و کوڕیەکی ئێمەیە. ئەوە نیشانی خۆت پێشتر لە 2014 لە گفتوگۆیە کە ئاماژەت بەوە داوە ئەڵەی لاوازی ئۆپۆزیسیۆنی ڕۆژهەڵات وای کردووە کە حکوومەتی هەرێمیش امتیاز بە ئێران بێت. بەڵێ لەو بڕوایدا لاوازی ئێوە ڕەنگە کێشەی زیاتر و گەورەترتان بۆ دروست بکات کە ینی هەموو ڕابردووتان بە شێوەیەک لە شێوەکان بسڕێتەوە داهاتووتان نادیار بکە. داهاتوومان ڕابردوومان ناسردرێتەوە بەسڕینەوەی ئەوەی ڕەنجتان ماندووبوونتان، نەک بەسڕینەوەی ڕابردووتان. یعنی ڕابردووتان ڕەنج و ماندووبوونەکەتان بە فیڕۆ بچێت، ئەنجامێکی نەبێ، بە ئامانجێک لێی نێنە دەرەوە. گەر یەکگرتوو نەبن 100% ئێمە دەبێ یەکگرتوو بین و ڕنگ بێ حتمما جەنابیشت بزانێ و لە زۆر ڕێگاوە بیست بێتەوە ئێمە هەوڵێکی چڕوپڕمان هەیە بۆ نزیککردنەوەی ئەحزابی کوردی ڕۆژهەڵات لە یەکتری و بێگومان ئێمە ئەگەر نەتوانین بەرەیەکی یەکگرتووی پتەویش دروستکەین، ئێتلافێکی ئەحزابی کوردی ڕۆژهەڵات لە نانی شەو بۆ ئێمە پێویسترە کە ئەو ئێتلافە دوایە خەڵکی دیکەی غەیرە حیزبیشی لەگەڵ دەکەوێ، کۆمەڵگەی مەدەنیشی لەگەڵ دەکەوێ. من لەو بڕوایەدا مەگەر ئێتلافێکی ئاوا دروستکەین، ئەووەڵ کاریگەری وە گرنگترین کاریگەری لە ڕوانگەی منەوە ئەو کاریگەریە کە دای دەنێ لەسەر کوردستانەکەی بەشی خۆمان. یعنی گەورەترین بەرزکردنەوەی ورە دەبێ بۆ خەڵکی وە گەورەترین وەکو دەزانی چۆنە ئێران بەرمیلی باروتە چاشنی دەوێت. کوردستانی ئێران ئامادەی هەستانە. زامن عەقیدەم وایە تەقریبەن هەموو ئێران و گەلانی ئێرانی جوان، بەڵام ئێستا باسی کوردستانەکەی دەکەین. بۆیە گەورەترین بەرزکردنەوەی ورە وە گەورەترین هاندەر بۆ ئومێدی خەڵکی، بۆ هیوای خەڵکی، بۆ کاری خەڵکی، بۆ خەباتی خەڵکی. دووهەم ئەوەیە جێگەی ئێمە دەباتە ئاستێکی دیکە. دنیا گوێمان بۆ دەگرێ. ئێران بە دووری مەزان لە مانگەکان و لە ساڵ و 2 ساڵی داهاتوودا گوڵۆڵەی ئێران تا ڕادێکی زیاتر بکەوێتە لێژی. ئێمە پێویستیمان بەو یەکگرتوویە هەیە بۆ ئەوەی دنیا گوێمان لێ بگرێ. باشە جەنابی موحتەدی، من بە ئەو پرسیارەت لێ بکەم. ینی لە جێگەی دیکەش ئاماژەت پێداوە و ئەمڕۆژ لە دانیشتنەکەتان و کۆبوونەوەکەتانی ئەو بڵێن کۆبوونەوەی ئەو 6 پارتە سیاسیە هەستی پێکراوە. ینی پارتی ژیانی ئازاد پەژاک حزوری نییە لەگەڵ ئێوەیە، پارتی ئازادی کوردستان پاک حزوری نییە لەگەڵ ئێوەیە. و ئەم یەکگرتوویە چۆن دێتەکایەوە گەر ئێوە لایەنێک پەراوێز بخەن یان مامەڵەی لەگەڵانەکەن؟
هەست ناکەن ئەمە خاڵێکی لاوازی دیکە ئێوە بێت زۆر بە کورتی وەڵام بێتەوە چکۆ 1-2 پرسیاری ترم ماوە کاتیشمان کەمماوە. ئۆکەی پژاک جۆرێکی دیکەیە لە دەچێتە خانەیەکی دیکەوە ئەو بە حسابی جیاوازە بەڵام بەقی لە چ ڕوویەکەوە جیاوازە چکەوان چالاکیانەیە لە ناو ئێران چالاکیانەیە لە ینی لە دەرەوەی ئێران و لەسەر شاخەکان حزوریانەیە خەباتی چەکداریەکەن وەکو خۆیان ئەڵێن دە پێچەوانە من بە هەر حاڵ نامەوێ بچمە ناوردەکاری ئەوانەوە بەڵام ئەوان حیسابیان جیاوازە ئەوان وەکو بەشێک لە پێکاکا دەبێت حیسابیان بۆ بکەیت بەڵام ئەوانی لێ بەڵام لە تورکیا خەبات ناکەنەوە بە هەر حاڵ بەشێک لەوان من پێم وایە ئەوان دەچنە خانەیەکی دیکەوە و بەڵام ئەوانی لێ بەدەر بە پاک یا بە حیزبی دیکەش هەیە حیزبی بچووک و گروپی بچووکی دیکەش هەیە هەموویان دەبێ بێنەنێەوە ئەو یەکگرتنەوە نابێ مانیایەک بۆ کەس پێک بێت ناتانەوێت پەژاک بێتە ناو گروپەوە ئەو حیسابی جیاوازە ئەو لە جێیەکی دیکەوە بڕیار وەردەگرێ سەر بە استراتێژیەکی دیکەیە ئێمە هەمومان یەک استراتێژی ناتوانم بڵام هەمومان یەک استراتێژیمان هەیە بەڵام هەمومان هەڵقوڵاوی یەک بزوتنەوەی ئەوان لە جێیەکەوە سەرچاوە دەکارێک لە ماوەی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بەوە دابوو کە لەگەڵ پارتەوە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتە دانیشتنی هەبووە ناشتیوانە ئێوە ئاماژەتان بەوەدا کە ئەمە بۆ دروستکردنی دووبەرەکیە و دەمێکی شەوتراوە دوژمنی یەکەمی کورد خۆیەتی هەست ناکەن ئێوە خۆتان لەناو خۆتانان دووبەرەکی و سێبەرەکی و پێنجبەرەکی و شەشبەرەکیتان هەیە پێویستان بە ئێران نییە بۆی دووبەرەکی لە نێوانتان دروست خۆ باسم کرد ئێمە بەڕاستی پێویستیمان بە یەکگرتووی و هەماهەنگیەکی ئەساسی و پتەو هەیە لە نێو خۆماندا ئەگەر ئەمە ببێ دیارە من پێم وایە ئێران بە دوو جۆر دەبێت چاوەڕوانی ئێران بکەیت یەکیان دەزوەشاندن خراپەکردنی ڕاستە و خۆی بیکا لەم هەرێمە ئێمە قەت لەو مەترسیە ڕزگارمان نەبوو ئێستاش لەو مەترسیە داین یا بەدەست خەڵکانی دیکە بیکات لە بەغدا و لە شوێنی تر و ئەوان بەڵام ئەمە جۆرێک سیاسەتی ئێرانیە ئەگەر تینی بۆ بێ هیچ بە دووری مەزانە ئێران داوای وتوێژیش بکە باشە بۆ ئەم وتوێژەدا ئێمە دەبێ یەکگرتوو بین ئێمە لەگەڵەوە نین هەر حیزب بۆ خۆی پرسیارەکەمە پەیوەستە بەو کۆتا قسەی جەنابتەوە لە کەمتر لە یەخولەکە وەڵامم بیتەوە کاتم تەواو بووە سوپاس دەکەم کۆنگرەی ڕۆژهەڵات بەکوێ گەیشتووە کەی بەنیازن ئەنجامی بن وەختێک ئەم کۆنگرە بە باشی دەگیرێ کە حیزبەکان لەسەری کۆک بن پێم وایە جێی خۆی وردە ئەم بیرۆکەیە جێی خۆی کردوتەوە لە نێو جەماوەری کورد و سیاسیەکان و نوخبەی کوردی ئەگەر ئێمە بتوانین ئیتیفاقێک ڕێککەوتنێک لە نێو خۆماندا بکەین کە ئەم دانیشتنی ئەوڕۆ یەکێک لە هەنگاوەکانیەتی پێش ئەویش بۆ دەبێت دوای ئەویش ببێ ئەگەر ئێتلافێک و یەکگرتوویەکی ئەحزابی کورد هەبێ کۆنگرەی ڕۆژهەڵات پێویستیەکی گەورەیە بۆ کاری ئێمە و هیوادارم سەر بگرێت زۆر سپاس بەڕێز عەبدوڵڵای موحتەدی سکرتێری کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران سپاس بۆ ڕاشکاویت سپاس بۆ زانیاریانەی بە ئێمە و بە بینەرانت بەخشیمان دوونە بن دەستان خۆش بێت بینەرانی ئەزیز تەوری یەکەم کۆتایی هات لەگەڵ مامۆستا عەبدوڵڵای موحتەدی لە تەوری دووهەم لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان بەردەوامە بین لەگەڵ بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەم بەردەوامین لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕایوەشکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەدەین لەم تەوەرە قسە لەسەر ڕێخستنەوەی نێوماڵی کورد بکەین لەسەر پەیوەندی لایەنەکان بکەین لەسەر کاریگەری پەیوەندی لایەنەکان لە مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقی و کاریگەری مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر ئەوەی پێوترێت پرسە گەورەکە کە پرسی سربەخۆیی ئەبێت چۆن هەنگاوی بۆ بنرێت ئەبێت شتەکان چۆن ڕێک بخرێنەوە و ئەبێت کە باز دێتە سەر باسی سربەخۆیی
نێوماڵی کورد چۆن بێت اینجا قسەکردن لەسەر سەربەخۆی قسەیەکی بەرهەمدار ئەبێت و تەنها قسە نابێت لە پێناو قسێ و ئەبێ هەنگاوی بۆ منرێت لە ڕێگەی پارتە سیاسیەکان و لە ڕێگەی حکوومەت و لە ڕێگەی دروستکردنی لۆبیەوە. ئێمە لەگەڵ دکتۆرە من زیاتر ناڵێم مناقەشەی ئەم بابەتانە ئەکەین دکتۆر زۆر بەخێر بێ ماندوو نەبی وەکو زەمینە سازیەک بۆ گفتوگۆکەمان. یعنی پێم خۆشە قسەیەک لەسەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان بکەی. خوێندنەوەتان چیە هێندەی ئاگاتان لە گۆڕانکاریەکانە ئەگەر هەبێت لە پەیوەندی حزبەکان و لە هەنگاوی بەرەو لای یەکتر ڕۆشتنیان کە ئەوترێت هەندێک لاوازە. ڕاستیا دۆخی سیاسی هەرێمی کوردستان ڕوون و ئاشکرایە، دۆخێکی نەخوازراوە، دۆخێک کە بەویستی خەڵکی کوردستان نییە، تەنانەت بەویستی خودی حیزبە سیاسیەکانیش نییە، بەڵام ئەتوانین بڕین باشتر لە ڕابردوو لەبەرەوەی چەند هەنگاوێک هەیە بۆ ئەوەی ئەو دۆخە بێتەوە دۆخێکی سروشتی خۆی و زۆر جار زەمەنیش خۆی بڕیاری ئەوە ئەداکە بەدەر لە ویستی سیاسی هەندێک لایەن یا هەندێک بڕیاری سیاسی بەدەست زەمەن حکمێک لاکەرەوە ئەدا. بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستان چەند مانگێکمان ماوە بەرەو کۆتایی خولی چوارەمی پەرلەمانی سێهەمی پەرلەمانی کوردستان کە تەواوە بێ بەرەو هەڵبژاردننی تر ئەڕۆین. لەبەرەوە کۆمەڵی ئێستحقاقاتی یاسایی و دەستوری لە هەرێمی کوردستانە هە لەسەر حیزبە سیاسیەکانەکەوێ لەسەر هەمویان کە ئەبێ بە بەرپرسیارەتیەوە بەرەو ئەوە بڕۆن و هەرێمی کوردستان نەکەوێتە بارودۆخێکەوە کە لەمە زیاتر نەخوازرا. ڕایەک هەیە پێی وایە کە حزبەکان خەم ساردانە لە گۆڕانکاریەکانی داهات و لەو شتانی کە جەنابەت سەبارەت باڵبژاردن و کۆتایی خولی سێمی پەرلەمان و خەم ساردانە لێ ئەڕوانن. لە ڕاستیا خۆشم ئەوە سەرنجەم دەربڕیوە لە زۆر بوارە ئەو پێویستی گەرم و گوڕی بۆ چارەسەری کێشەکان نابینی. ئەو پەرۆشیە لەبەرەوەی ئەم دۆخە زۆر زیاتر پەرۆشیتری ئەویست هەنگاوی زۆر باشە بۆ چیەگەڕێتەوە ینی بۆ وا خەم ساردن هاوڵاتی ئەم هەرێمە نین کورد نین خەباتیان نەکردووە پێشمەرگایەتیان نەکردووە ڕاپەڕینیان نەکردووە خوێنیان نەداوە ینی بۆچی وا خەم ساردن بۆچی ئەگەڕێنیتەوە. ئەگەر مێژووی سیاسی کوردستان بخوێنیتەوە بابەتێکە بۆ زۆر جار پێش ئێمە ناویان ناوە دەردەکورد بەداخەوە ئەوەی پێش جەنابەت لەگەڵ مامۆستا عەبدوڵڵایە باسمان کردوتم دژمنی یەکەمی کورد بەداخەوە ئەوە نەخۆشی دەردەکوردە. ڕەنگە لە زۆر گەلانی ترانە بێ بەڵام بەداخەوە لای خەڵکی کوردستان ئەو نەخۆشیە لە مێژووە هەبووە ئێستش ماوە. بەرژەوەندیان هەیە لەوەی وابن ئەگەر بە وڵاتێکی یاسایی بازار نییە ئەگە بە زانستیان لێکی بێتەوە نەخیر ناوێت بەرژەوەندیان هەبێ. تۆ بەرژەوەندی بەچی دەگەیتەوە؟ بەرژەوەندی لە یەکگرتنی ماڵی کورد ئەمڕۆڵین کوردەگا بە هەنگاوی زۆر جدیتر بەرەو سەر بەخۆی تر بەرەو دەوڵەمەندبوونتر واتە ئەوەی دەوڵەمەندە دەوڵەمەندترە بێ ئەوەی ئازادە ئازادترە بێ ئەگەر بێت و ئێمە یەکگرت و بین و هەنگاوی جدی بۆ ئەوەی خۆش ئەژی ئێستا خۆش باشتر ئەژی ئەوەی دۆخێکی خراپە باشترە بێ واتە هەمومان قازانجەکەی نەما. ئەگەر تو بێتی سەر ئەمە بەڵام ئەمە دیسان ئەگەڕێنەوە بۆ کۆمەڵێک کەلتوری هەڵا کە لە بەداخەوە لەناو خەڵکی ئێمە ماوە لەناو بڕێبەردەستانی ئێمە ماوە ئێمە ئەبێ دان بە هەنێ حەقایق بنین. ئێمە خەڵکی کوردستان لە هەنگاوین بۆ بوون بەنەتەوە. ڕاستیە ئێمە لە پرۆسەی بوون بەنەتەوەیە ئەتوانین بڕین نەتەوەیەکی کامەڵ نین. خاکمان هەیە، مێژوومان هەیە، ڕابردوومان هەیە، زمانمان هەیە، قەوماتەکان زمانمان هەیە، بەڵام ڕاستیە لە بۆتەقەی نەتەوەیەکە بە تەواوی نەبوونێتە نەتەوەیەک. بۆیە سەیرەکەین هێشتا حیزب عەشیرەت بەرژەوەندی ئەوانە لە پێش بەرژەوەندی نەتەوەی ئەو کیانەیە کە پێڕێنێتەوە ئەبینین لە زۆر هەڵوێستە ڕاستە لە ئەدەبیاتەکانمانەوە ناڵین بەڵکە کەینە سەر هەڵوێست و کەینە سەر پراکتیکردن سیرەکەین ئەوە پیادەکەین کە بەرژەوەندی حیزبەکە یا بەرژەوەندی زۆر جار عەشیرەتەکە لە ناو حیزبەکە بێتەوە. بۆیە ئەوە بەڕاستی نەخۆشیەکە هیوادار. دکتۆر گەر باسی ئەدەبیاتت کرد گەر سەیری ئەدەبیاتی کوردیش بکەیت و سەیری شاعیرەکان بکەی 6 ساڵ 70 ساڵ پێش ئێستا هەر ئەڵێن اتفاق. ئەحمەدی خانی پێشتریش باشە یعنی ئەوە سەدەیەکە و زیاتریش باسی اتفاقەکە. ئێمە لە سەردەمی حەزرەتی نالیەوە باسی اتفاقەکە سەری خۆی هەڵەگرێ ینی ئەم اتفاقەکەی دروستە بێت. هەست ناکەن لەو گۆڕانکاریانەی لە ناوچەکە ڕوەدەن لەو دابەشکردنی کێکی نازانم سووریا و عێراق و بلۆکەکان و بەڕوونی خەریکە دەرەکەون کورد
بەم نێوماڵە پەرتەوازەیە نابێ بە خاوەنی هیچ و دیسانە بێ بەژێر دەستەوە. ئەمە لە حقیقەت من بۆ هەڵەی دەستەبژێری سیاسی کوردی گەڕێنەوە بۆ خەڵکی کوردستانی ناگەڕێنەوە. خەڵکی کوردستان ئامادەی قوربانیدان بووە، بەڵام لە هەموو دنیایان نخبەی سیاسی ئاڕاستەی سیاسی ئەو وڵاتە ئەو هەرێمە ئەو ناوچەیە با بڕێەوە بەداخەوە نخبەی سیاسی کوردستان لەو ئاستایان نەبوون کە خەڵکی ئەو قوربانیانەی خەڵکی کوردستانی هاوێتی بیگەێنە ئامانج. بۆیە لە حقیقەتە ئەو ڕێکەوتنە کە بە جەنابەت باسیەکەی یا وەکو سەدان ساڵە سەیرەکەی ڕابردووە سەیر بکە، ڕابردووی نزیک لە دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی، لە دوای سایکسپیکۆ، دروستکردنی حکوومەتی عراقی، چانسەکانی تر هەمووی لە سەردەمێکی زۆر کەمای ئەمە یەکگرتوو بین. نەتوانین بڵین تەنها لە شۆڕشی ئەلولا ئەویش ساڵی 74 بۆ 75 کورد بە یەکگرتووی هاتە ناو شۆڕشێکی سەرانسەریەوە و هەمووی بە یەک ئاراستە و لەژێر یەک سەرکردایەتیا بوو. ئیتر زۆر بەکەمی ئێمە توانیمانە یەک دەنگ و یەک ڕەنگ بین. تەنانەت لە دروستکردنی عراقا هەولێر و سلێمانی و کەرکووک و دۆکە و کاتە پارێزگانە بوو دەنگەکانمان سیرکەی کە بۆ عراقمانەوە زۆر جیاوازە. بەشێکی زۆر یاوەتی بۆەوەی کە کورد لە بەشە بێت عراق بەشێکی دیوتی نەخیر واتە یەکگرتو نەبووین. تەنانەت نوێنەرمان کە ناردوو بۆ مؤتەمەری پاریس مستەفا پاشای یامولکی لێرەوە خەڵکی تر تەلەگرافی لێیاوەکەەوە نوێری ئێمە نییە. بەداخەوە ئەوانە توانین بڵین هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کورد ڕاست ئێمە شانازیەکەین بە کورد بوونمانەوە بەنەتەوە بوونمانە، بەڵام لە واقعە ئێمە لە پرۆسی بوون بەنەتەوەین لەبەرەوە بۆ هێڵی سوورمان نییە. سەرەکەی هێڵی سووری نیشتیمانی لای ئێمە بەڕاستی ئەگەر سەری ڕابردوومان بکەین سەرەکەی هێڵی سوورمان نییە. زۆربەی زۆرمان هێڵە سوورەکانی نیشتیمانیمان بەزانوە لە کاتێکا کەسانی کە زانیومانە بەرژەوەندی لایەنیمان لە زەرەرایە لە خەتەرایە. مانەوەی خۆم ئەگەر خۆم بمێنمەوە خۆم کردەوە بە دیدینەتەوە، ئەگەر من بمێنمەوە واتەنەتەوە ماوە، ئەگەر من لاواز بم واتەنەتەوە لاوازە. ئەبێ ئەم چەمکانە بگۆڕین. ئەوش بەچی گۆڕە لە حقیقەتە بەوەکوتم هەم نخبەی سیاسی هەم هوشیاری سیاسی خەڵک. باش سەبارەت بە نخبەی سیاسی، سەبارەت بە یەکگرتووی لایەنەکان، سەبارەت بە هەباڵاکان بە بەرژەوەندیە باڵانەتەوەییەکان، یعنی من ئەوەندەی چاودێریم کردووە بینمێن لایەنەکان دووریەکی زۆر لە نێوانیانە هەیە، متمانیان بە یەکتر نییە، قەستوریەکی زۆر هەیە، دەڕدوانگیەیە و لە هەمووشی خراپتر ئینادی هەیە. ئەمە هەستەکەی هەمووی کاتە و لێمان ئەڕوا و بە زیانی کورد و بە زیانی ئەوەی باسی لە یەکرێت پرسی سەر بەخۆی و ینی بە زیانی تەواوی بەرژەوەندێنێتەوە یەکان شکێتەوە. بەدڵنیا بوونەوە بەدڵنیاییەوە ئەم دڕدۆمیەکی ئێستا هەیە بە زیانێکی گەورە لەسەر بەرژەوەندی هەمومان بە بەرژەوەندی خودی حیزبە سیاسەکانی شەوکە ئەمڕۆ بڕیاری سیاسیان بەدەستە ئەشکێتەوە. بۆیە چ زوو ئەو دڕدۆنگی و ئەو ناتەباییە وەلا بنرێ کەم بکرێتەوە لانی کەمی ڕێکەوتن هەبێ خۆ ڕێکەوتن مانایەوە نییە تۆ لەسەر لە ئەلفەوە تا یا ڕێگەکەویت، بەڵام لانی کەمی ڕێکەوتن هەستەکەی پارتە سیاسیەکان لە ڕێکەوتن وا تێگەشتون کە ئەوان بتوێنەوە لە ڕێکەوتنی لە بەرژەوەندی لایەنی بەرامبەرە یا ڕێکەوتنەوەیە کە ڕێکەوی لەسەر بۆ نمونە ئەوەی هەمووان پێکەوە ڕێزی ئاڵا بگرن بۆ نمونە، هەمووان پێکەوە ڕێزی بەها باڵاکان هاوڵاتی بوون احترام بگرن. استراتیژی نیشتیمانی بزوتنەوەی سیاسی ئەو استراتیژە نیشتیمانیە بەداخەوە تا ئێستا بەس قسەیە ئەگەر هەش بوو بێ لە نێوانی چەند حیزبێکە بە پراکتیکی نەبووە. تۆ سەری هەنگاوەکان بکەی سەرەکەی حیزبە بە جۆرێک لە استراتیژی خۆی ڕوانە، یەکێ پەیوەندی لەگەڵ وڵاتێکە کە ئەوەی تر پەیوەندی لە وڵاتێکی ترا، یەکێ بە ئاوازێکە خوێنێ ئەوەی تر بە ئاوازێکی تر. بەداخەوە ئەو استراتیژە نیشتیمانیە تا ئێستا گەڵاڵە نەبووە کە هەمومان لەسەری کۆک بین. باش وردەور دەبینە سەرباسی سەربەخۆی. ئەمە زەمینە سازیەک بوو بۆی بزانین بەلەبەر چاوگرتنی ئەم خاڵانە ئێمە ئەتوانین باسی سەربەخۆی بکەین یان نەبێ ئەمانە چارەسەرکەین بۆی سەربەخۆی خۆی ببێ بە ئەمری واقع و دیفاکتۆیەک بتوانی مامەڵی لەگەڵا بکەین. جەنابەت لە پۆستێکی فەیسبووکتە لە ئەکاونتی خۆتەوە ئەڵێی سەربەخۆی خەونێک نییە نەیەتەدی مافێک نییە پێویستی بە ئەوە بێ کە بیسەلمێنین کە چۆن بڵێ مڵکی ئێمە بیسەلمێنین کە ئێمە ئەتوانین قسەی لەسەرکەین. باشە و ئاماژەت بەوە داوە کە سەربەخۆی دۆخی بابەتی و ناوخۆی گونجاوی پێویستە. دیسانەوە هەر ئەڵێی دۆخە بابەتیەکە هیچ کێشەیەکی نییە، بەڵام دۆخە ناوخۆیەکە یعنی بەنەسی بڵێ نووسیوتە حتا بڵێ نەگونجاوە. جەنابتان ینی وەکو کەسێک کە لە بواری سیاسەتە حەزورتان هەبووە لە حکوومەتە حەزورتان هەبووە و ئەزمونێکیشتان هەیە، پەیامتان چیە بۆ لایەنە سیاسیەکان، پەیامتان چیە بۆ حکوومەتی هەرێم،
پەیامتان چێ بۆ سەرۆکایەتی هەرێم پارتە سیاسیەکان بە تایبەت ئەو کەسی یەکەمی پارتە سیاسیەکان چارەسەری کێشەکەیان بەدەستە ئەبێ چی بکەن لە ئێستاە بۆی بتوانن باسی سەربەخۆیی بکەن هەموو گەلێک چەند دەرفەتێکی بۆیەتە پێشەوە مێژوش بریتی نییە لە زەمەنە کۆی ساڵەکان واتە ژمارەی ساڵەکان وابزانی بەلاتەوە گرنگە شۆڕشێکم کرد 20 ساڵ وابزانی گرنگە ڕەنگە لە میانی ئەو 20 ساڵە شۆڕشەیە تۆ لە لەحظەیەکی دیاریکراوە هەلێکە بۆ بێت سەرکەوتن قۆزیتەوە کار هەولەت لە دەستدا ئیتر ئەگەر 20 ساڵی تری شۆڕش بەردەوام بێ ئەو هەلت بۆ نێتەوە بۆیە لە حقیقەتە ئەبێ ئەمە زۆر بە هوشیاریەوە سەیری ئەم دەرفەتە بکەین کە شەڕی داعش بۆ ئێمەی گونجان ئێمە دەرفەتی ڕوخانی دەرفەتی ڕاپەڕینی نەوەیەکمان قۆستەوە کە کوێت عراق کوێتی گرت و ئەمریکا کوێتی دەرکرد ئێمە ئەو دەرفەتەمان باش قۆستەوە خۆمان کرد بە حکوومەتێکی دیفاکتۆ ئەمری واقع تەعاملیان لەگەڵاکردین دوای ڕوخانی سەدامیش بە هەر بە شێوەیە لە شێوەکان باش توینە پێشەوە لە عێراقا سیستەمی فیدرالی سەلمێنرا سەدا حەڤەی میزانیە هات دوای شەڕی داعشیش لە حقیقەتە ڕاستە ئێمە ماڵوێرانێکی زۆرمان توش بوو ڕووباری خوێنماندا بەڵام بۆ ئەوەی کە ئەم ڕووبارە خوێنە ئەم ماڵوێرانەیە زۆرێک کە بەسەر خەڵکی کوردستانە هات بە فیڕۆنە ڕوا دەرفەتێکی تر ئەتوانین قۆزینەوە لەسەرەوەی ئەوترێ 100 ساڵ جاری ئەم دەرفەت بەڵام ئێمە لە 27 ساڵە سێ جار ئێستا ئەم دەرفەتی شەڕی داعش لە حقیقەتە وایە ئەخوازێک کە هێزە سیاسەکانی کوردستان کۆمەڵێک مەسائل هەیە بیخەنە ئەولاوە بەرەو دەستکەوتێکی سیاسی زۆر گەورە کە سەربەخۆییە ڕەنگە ئێستا لای خەڵکی کوردستان بەداخەوە لە خراپی سیستەمی حکومڕانی خۆمان کە من خۆم کە ڕقمە لە سیستەمی حکومڕانیەکەم بەشێکم لەو سیستەمە کاربەدەستێکی باڵای حکوومەتە بوو موشانازی بە حکوومەتی خۆمەوەکەم بەڵام لە حقیقەتە ئیدارەدانی خراپی ئێمە بۆ ئەم وڵاتە وای کردووە کە خەڵک بە شێوەیەکی گشتی تەنانەت سەربەخۆیشی بەرچاوکەوێ بەڵام ئەمە مانایەوە نییە ئێمەی سیاسی بەس مانای ئەوە نییە ئێمەی سیاسی وابیر بکەینەوە نەخێر من ئەڵێم ئێمە زۆر شتمانە دەستداوە بەهۆی شەڕی داعشەوە وەکوتم باشترینی گەنجەکانمان خۆشەویستترینمان ئازیزەکانمان تووشی ئەوە بووین ژنە یەزیدیەکانمان یعنی ئێمە کارەساتی زۆر گەورەمان بەسەر هاتووە بۆیە هەر نەبێ نخبەی سیاسی بڕیار بەدەستی کورد دەستکەوتێکی گەورە بۆ ئەم خەڵکە بێنێتە دی کە ئەوەشی بە توش هات نەبێ بڵین لەم قۆناغای ئەمە توانیمان خەونی وەکو قوربانی سەیریکا و ئاسایی بێ بەلایەوە خەونی خەڵکی کوردستانمان هێنایەتی کە ئەویش سەربەخۆییە بۆیە من وای ئەبینم ئێستا پێویستە خەڵکی کوردستان فشار بخاتە سەر قیادەی سیاسی نەک ئەوەی کە قیادەی سیاسی ئێستا ئەمڕۆ بۆ نمونە بەڕێز سەرۆکی قیادەی سیاسی گوێگرێ من لەسەر لە یەک بوارەڵم ئەمڕۆ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆرە خۆتان نەزانن بانگەشەی سەربەخۆیی کوردستان ئەکرێ و لە مەحافلە دەولیەکانە لە مەحافلی عێراقا باز دەکرێ و لەناو گۆڕەپانی خەڵکی کوردستانیشا زۆری ئەمە بەجددی وەرناگرێت زۆری ئەڵێ ئەمە مزایدەیەکی سیاسی حیزبێکی سیاسی دیاریکراوەی کە ئینا سەربەخۆیی وەختی نییە نایەتە دیکاتی نییە من لێرە تێڕوانینم جیاوازە تێڕوانی من ئەوەیە خەڵکی کوردستان پێویستە ئێمە سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمە ئەمە حەز و ویستی من و حیزب و لایەنێکی تر نییە مامەڵەیەکی یاسایی لە هەموو وڵاتانە لەگەڵ ئاکرێ و ئەمڕۆ ئەبینین بانگەشەی سەربەخۆیی لە سەرۆکایەتی هەرێمەوە هەیە باشە بۆیە بە ئاماژە بە قسەیەکی جەنابەت بە ئاماژە بە قسەیەکی جەنابەت ئەڵێ چارەسەر لای سەرکردایەتی سیاسی حزبەکانە بە تایبەت کاک مەسعود بەڵێ جا من ئەمەوێ خۆشت ئاماژەت بەوەدا کە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئەم بانگەشەی بۆ ئەکات و زۆرەی لێ و توێتی و ینی بە شێوەیەک لە شێوەکان خاوەنددارێتیەکە ئەبێت چی بکات بەڕێز بارزانی پێویستە چکە بەڕاستی کلیلی چارەسەری کێشە سیاسەکانیش لای ئەوە ئەم دردۆنگی و ناتەبایە سیاسێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە خاوی کاتەوە نەی هێڵێ دەستگا شەرعیەکانی کوردستان بە پەرلەمانەوە بێتەوە بۆ کاری خۆی و لێرەشەوە هەیئەیەکی باڵای گفتوگۆ لە هێزە سیاسەکانی کوردستان پێک بێ بە سەرۆکایەتی خودی خۆی یا بە نوێرایەتێکی تری خۆی لەگەڵ بەغا بکەونە گفتوگۆ و دانستانی جددی بە هەمومان ئەم دەرفەتە بقۆزینەوە هەیەیەکی باڵا بە ڕسمی دابنرێ ئەمە ئیشی تەنها گفتوگۆ بێ لەگەڵ بەڵاتەوەکو خۆت وتوتە ئەگەر کورد بێوێت سەربەخۆی ڕابگەێنێت گرنگ لێک تێگەشتنی بەغداد و هەولێر نە قونسڵخانەکان باڵێ بێگومان بەداخەوە
ڕێز و من پێزانینی زۆرم بە قونسڵخانەکانی وڵاتان هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام ڕاستیە ئەوان لەو ئاسە سیاسیانین ئەمڕۆ بە ئێمە بڵێن کاتان هەیە سەربەخۆ بن یا کاتان هەیە سەربەخۆ بن ئەوانە فەرمانبەری سیاسی وڵاتەکانی خۆیانن لە ئیعاز لە وڵاتانی خۆیانەوە وەرەگرن کە ئایا چۆن مامەڵە بکەن و کاری ئەوانیش لە ڕاستیان جیاوازە بۆیە ناکرێت ئێمە ئەگەر قونسڵێکمان بینی وتی بڕۆن هەنگاو بنێن بۆ سەربەخۆی دڵخۆش بین یا ئەگەر وتی ئەوە کاتان نییە ئیتر ئێمە ئێمە تەوا وڵا فڵان قونسڵ و توێتی ئێوە سەربەخۆ نابن ئیتر ئێمە چی بکەین ئەمە خوێندنەوەیکی هەڵەیە ئێمە ئێستا بڕیار لای خۆمانە و بدیسان دووبارە ئەەکەمەوە بڕیار لای بەڕێز بارزانیە دۆخی هەرێمی کوردستان خاو کاتەوە لە دۆخە سیاسەکەیەوە قوربانەکان چەند ڕەنگە وەکو خۆت وتت چەند شتێکی ذاتی بێت ینی سەربەخۆی مڵکی هەموو تاکێکی کوردە مڵکی هەموو حزبێکی کوردستانیە بەڵام بە شێوەیەک لە شێوەکان پارتی دیموکراتی کوردستان وە کاک مەسعود بارزانی خاوەنددارەتیەکەن هەستەکەی ئەم خاوەنددارەتیە پرسەکەی ئەندە گەورەیە کە ئەبێ پارتی قوربانی بۆ بات ئەگەر هەستیش بک غەدری لێکراوە کاکەدەمیەک شت ڕاست بکەمەوە کە چۆنڵی هەڵەیەکی باوە ئەوەی ڕۆژێ ڕۆژان پێش 50 ساڵ 6 ساڵ خوێنی ڕژابێ بۆ ئەم کوردستانە خاوەنی پەیامی سەربەخۆیە جا ئەو کەسە بێلایەن بوو بێت پاسۆک بوو بێت یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێ پێشمەرگەیەکی حیزبی شیوعی بوو بێ هەر کوڕ و کچێکی ئەم وڵاتە قوربانی دابێ لەژێر سێبەری ئۆتۆنۆمیا یابێتی لەژێر سێبەری فیدراڵیا یابێتی لەژێر سێبەری بەرگری لە داعش یابێتی خاوەنی سەربەخۆیە ئەگەر 10 ساڵی تیش بێتە دی واتە سەربەخۆی ئی هەموو کووردە هی حیزبێکی سیاسی هی سەرکردەیەکی سیاسی دیاریکراو نییە بەڵام ئێمە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمە لە ڕێگەی ئوسوڵی و شەرعیەوە واتە هەرچێتی ینی ئەمە من بۆیە بەلامەوە قورسا کە هەندێک برادر یا هەندێک لایەن یا هەندێک زۆر شت کاڵێن مادام بەڕێز بارزانی ئەڵێ سەربەخۆیی ئیتر من ئەبێ ئەوە لە بەرژەوەندی ئەوە خراپە لە بەرەوەی بارزانی باسی سەربەخۆیە کابێ پشگیری لێ نەکەی بارزانی نەخی خراپە زۆریش خراپە ئەبێ بارزانی بانگی بکە بۆ لەبەرەوەی بەرپرسیارەتی ئەو سەرۆکی هەرێمی کوردستانە ئەو بەرپرسیارەتی لەسەرەتی بۆیە من ئەوەم ئەخوازم کە بەڕێز بارزانی ئەڵێ من سەربەخۆی ڕاگەن و بێ خەڵک فشاری زیاتی بکاتە سەر بڵێ بارزانی تۆ پێویست ئەنگا بنی بە سەربەخۆی فەرموو ئەڵێ ئەم لە ڕۆژە ڕاگەن بەڵێ ڕای بگێنە چکە ئێمە قوربانیمان بۆی داوە دوایەوە ئێمە چی ماوە من بە قسەیەکی پێشتری بەڕێز بارزانی زۆر جار دووبارە ئەکرایەوە کە ئەگەر خەڵکی کوردستان ئامادە بێت لە ساڵێکا موچە وەرنەگرێت ئێمە ئەتوانین سەربەخۆی ڕابگەێنین ئەوە خەڵکی کوردستان چەند ساڵە موچە وەرنەگرێت بۆیە هیوادارم بە زووترین کات ئێمە هەمومان لەژێر چەتری سەربەخۆی کوردستانە ئاڵای کوردستان ببینین و هەموو ئەو کێشە سیاسیانەی کە هەشن فرامۆژ ناکرێت بێکمان بەڵێ من تەوەری دیکەم هەبوو قسەت لەگەڵا بکەم لەسەری بەڵام هاوڕێیانم پێمەڵێن کە یەک دوو خولەکیش لە کاتی خۆمان لامانداوە بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوو نەبن لە شتان ساغ بە بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە لە شاری سلێمانی کۆتایی هات ڕێزی یادگار فایق و تەواوی ستافە جوانەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و کوردستان و ماڵەکانتان هەمیشە ئاوەتان بێت خواتان لەگەڵ